سڵاو خۆشەویستان، ئێمە لە شاری کەرکووچین وەکو کەناڵی دیمەن وەکو پرۆگرامی ماچی دیمەن لە یەکەم ڕۆژی فیستیڤاڵی شانۆی کەرکووکدا بەشدار دەبین و هەر لەم فیستیڤاڵەدا دەپرسین ئایا لە کەرکووک چی بۆ شانۆکراوە و پێویستە زیاتر چیان بۆ بکرێت و شانۆکاران سەبارەت بە ئیشە شانۆییەکانیان پێویستیان بە چییە و هەبوونی ئەو جۆرە فیستیڤاڵانە تا چەند گرینگە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستاندا بەردەوامی هەبێت. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ هونەرمەندانی ئەو شارە و هەروەها شانۆکارەکان لەگەڵمان بن. بەرهەمی باشمانە و بەشداری باشمانە بووە. هەر پارچەیە کوردستانی میوانی فستیڤالەیە و بەشدار بوونە. خولی دووەمی فستیڤاڵی شانۆی کەرکووک مای خۆشحاڵیە. نمایشەکانی هەر چوار پارچەی کوردستان کۆ بکاتەوە لە فستیڤاڵەکە بەڕاستی جێگەی دەستخۆشیە. لەم فستیڤاڵەیە فراوانیەک پێبینم، ئەویش نمایشی سەرجەم بەشەکانی کوردستانی تایە. بە شێوەیەکی ئەو سەرپێیانەژیش بێەوە خەڵک دوور دەکەوێتەوە. شانۆکاران ئەبێ هەوڵ بن بینەر بۆ خۆیان ئاشتکەنەوە بێتەوە ناو هۆڵەکانی شانۆ و سینەما. ئەگەر ئەو جۆرە فیستیڤاڵانە بەردەوامی هەبێت چی بە کەرکووک دەبەخشێت؟ دیارە هەر چالاکیی هونەری بەگشتی و شانۆی بەتایبەتی بکرێت بۆ خۆی خزمەتێکی باشی ئەو بواراداکە. فستیڤاڵی شانۆی کەرکووک بۆ خۆی لە خولی یەکەمە خزمەتێکی باشی شانۆکاران و سەرجەمتی بە شانۆکان سەرئاستی کوردستان و عێراق کرد. ئەم خولە دیارە بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەمە هەنگاوێکە بۆ کۆکردنەوەی تواناکانی هەر چوار پارچەی کوردستان لە بواری شانۆدا هەموو کۆ دەبنەوە لە شاری کەرکووکدا و ئەتوانم بڵێم دەرفەتێکە بۆ ئەوەی کۆمەڵە توانای کە ئێمە شارەزانە بووینە پێیان ڕەنگە ئێمە نەمان بینیوەتن کاڵێم ئێمە وەکو شاری کەرکووک لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاوا و لە باکوورەوە لە ڕۆژانی فستیڤاڵە ئێمە وەکو کەرکووکیەکان ئەمڕۆ ئاشنابین بە ستایلی نمایش شانۆ و ستایلی کارکردنی ئەو بەشانە. وەکووتم هەموو چالاکیەک بۆ خۆی گرنگجیەک هەیە دەبێتە هۆکارێک بۆ پێشخستنی بزاوی هونەری و شانۆیی. باشە لە ساڵانی پێشوو کەرکووک شانۆ لە ترۆپکدا بوو، بەڵام بە هۆی بارودۆخە نالەبارەکەی کە ئەو شارە تێکەوتووە وە بارودۆخی دارایی لە ئێستادا دەبینین شانۆ بەرەو کالبوونەوە چۆ، بەڵام هەبوونی ئەو جۆرە فیستیڤاڵانە تا چەند گرینگە بەردەوام بێت. دیارە لەگەڵ قسەکەی توێژە ڕاستەکەی ئەو قەیرانە دارایی و شەڕی داعش لە 2014 هۆکارێکی بوون بۆ سزبوون و لاوازبوونی سەرجەم کایەکانی ژیان. دیارە بەشی هونەریش یەکێکە لەو بەشانە کاریگەری خۆی هەبوو بەسەریان، بەڵام لەگەڵ ئەوەشە من دەتوانم بڵم شانۆی کەرکووک لەم چەند ساڵی دواییە لە کار نەکەوت بەرهەمی باشمانە و بەشداری باشمانە بووە لە چەندین فیستیڤاڵی نێودەوڵەتی ئەتوانم بەس بڵم لە 5 ساڵی خێرا و 8 گروپمان لە فیستیڤاڵە شانۆیەکان بەشدار بوون لە دەرەوەی وڵات و لە شارەکانی عێراق و لە کوردستان بکوشی بڵین کاری نەکردووە ئەو قەیرانە کاری کردوتە سەریان، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕانەوەستاوین و نەک لە کەرکووک لە سەرجەم شارەکانی کوردستان هەوڵ گرنگە بۆ بەردەوام بوون، چونکە ئەگەر هەوڵ نەبێ ئەوە دیارەیانی ئەو شوێنە لە کارەکەوێت. وەکو شانۆکارێک تێبینیەکت هەیە لەسەر هەبوونی ئەو فیستیڤاڵانە؟ وڵای پێشنیارێکت هەبێ بۆ نمە تێبینیەکت هەبێ؟ دڵنیام کە هەر کارێک کە بکرێت وەکو وتم خزمەتێکە، بەڵام هەموو کارێک دراست بکرێت بە شێوەیەکی زانستی ئەوە نەبێ بڵێن بە شێوەیەکی عشوایی تێپەڕێ. ئەم فیستیڤاڵە بۆ نمونە ئێمە ساکە فیستیڤاڵ دەکەین 6 ڕۆژ کە فیستیڤاڵ تەواوە بێ نەبێتە لاپەڕەیەک و دای خوێن و بڕێ وازی لێبێن خێر بین سەرسەر ڕۆژانی فیستیڤاڵە کەم و کورتیەکانی لە باشیەکانی بۆ ئەوەی لە ئایندەدا گەر ویستمان خولی سێم فیستیڤاڵ بکەینەوە نەکەوینە هەڵاوکانەوە و هەنگاوێکی باشتر و هەنگاوێکی تر بڕۆینە پێشەوە. چ قسێکت هەیە لەسەر فیستیڤاڵی شانۆی کەرکووک؟ از سامانە میرزایمە در هنەری کار دوورترین شاری جیهان بەشدار بووم بۆ دووەمین فستیڤاڵی کەرکووک لە ڕۆژهەڵاتی کوردستانی یعنی ئیران شاری ڕزاییە. زۆر کەیفخۆشم بۆ من جێ شانازیە و بە عنوان یەکەمین دەرهێنەری خۆ بۆ فستیڤالێکە تایبەت بەشدار بوومە و باشترای ئەوە کو ئەو داستان لەسەر چارپارچەبوونە کوردستانە و ئیرۆ هەر پارچەی کوردستانی میوانی فستیڤالەیە و بەشدار بوونە. کارگەردان و دەرهێنەری زۆر تایبەت قرارە کاریان بنمایش دانن. ئەوە جێ شانازیە بۆ من، ئینشاڵڵا کە تەجروبەیەکی زۆر باش بی بۆ من و بۆ تەواهی
فست. زۆر باشە هەبوونی ئەو جۆرە ڤیستیڤاڵانە تا چەند گرینگە و تا چەند شانۆکاران بۆ نمونە کە قسەیان هەیە دەڵێن نەبوونی ڤیستیڤاڵات وا دەکات ئێمە بۆ نمونە شانۆکانمان کەمتر لە دەرەوە بناسرێن یاخۆت ئەو هەموو شوێی لە مابینی شانۆکارەکان هەیە لە شارە کوردیەکانی تر کەمترە بەڕای جەنابەت وەکو هونەرمەندێک و وەکو دەرهێنەرێک هەبوونی ئەو جۆرە ڤیستیڤاڵانە تا چەند گرینگە والله هەبوونی ئەو نۆ فستیڤالانە زۆر باش دەبێت بۆ من تەجروبەیەکی زۆر باشە سەبەب دەبێت و دەرهێنەرێ زێدەتر ناس بکەم ڕەوابەتی چێتر بناسم وانە و کاری تایبەت ببینم شانۆی تایبەت ببینم لە هەر کەسێکی کێمەکی فێر بم ئەوانە زۆر گرنگکن زۆر باش دەبن و فستیڤال بینالمللی و ئەگەر کاری کوردی هەبن ئەوە بوومە جێ شانازیە لە فستیڤالە بینالمللیدا کاری کوردی زۆرتر بن. جەنابتان وەکو میوان بەشداریتان کردووە؟ ئێمە بەخشی ڕقابەتیدانە لە ڕۆژهەڵاتی کوردستانی هاتنە کارمە قرارە دووشەمبە بنمایشدانن سعات 4 ناوی کارم دوورترین شارە جوانەیە و سەر چارپارچەبوونە کوردستانە قرارە داستان ئەوە یعنی قرار هونەری شانۆ یەکێکە لە هونەرە جوانەکان بە یەکێک لە هۆکارە گرنگەکانی فێربوون و وێناکردنی جوانی ژیان دەژمێترێت. سلااو مامۆسای بەڕێز سەبارەت بە هەبوونی ئەو جۆرە ڤیستیڤاڵانە تا چەند گرنگی خۆی هەیە و ڤیستیڤاڵانە ساڵانە بەردەوام بێت. سەرەتا زۆر سپاستانەکەم دەستان خۆش بێ بۆ گرنگیدانتان بە ڕۆماڵکردنی ئەم چالاکیە هونەریانە زۆر سپاستانەکەم خولی دووەمی فستیڤاڵی شانۆی کەرکووک مای خۆشحاڵیە بە تایبەت ئەم ساڵ کە هەڵگری پەیامی چوارپارچەی کوردستانە ئەمە جێ خۆشحاڵیە لەگەڵەوەشدا ئەم فستیڤاڵە نازناوی هونەرمەندێکی دیاری کوردی بواری شانۆ و دراما و نواندنی لە خۆ گرتووە ئەمەش جارێکی تر جێ دەستخۆشیە سوپاسیانەکەم فستیڤاڵی شانۆی کەرکووک خولی یەکەمی جێی خۆشحاڵێکی گەورە بوو بۆ ئێمە کە هەنگاوی باشی ناکە کاری زۆر باشی پێشکەش کرد دیارە بێگومان هەر ئەو چاوەڕوانەشی لێ دەکرێت کە بۆ خولی دووەمیش بە هەمان شێوە و بە هەمان ڕێتم و باشتر لە خولی یەکەم کارەکانیان بەڕێوە بچێ من لێرەوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم دەستخۆشیان لە یەکەم ئومێدەوارم کە لە خولی یەکەم باشتر هەنگاوەکانی بنێ و هیوادارم نمایشی باش ببینین چالاکی باش ببینین بە هەموو شێوازەکانیەوە. زۆر باشە دەستخۆش هەبوونی ئەو جۆرە ڤیستیڤاڵانە تا چەند پێویستە ساڵانە بێت. بێگومان ئەم فستیڤاڵە بە تایبەت فستیڤاڵە کە لەسەر ئاستی چوارپارچەی هەرێمی کوردستان چوارپارچەی کوردستان بێ بێگومان زۆر گرنگە و بە تایبەت لە شارێکی وەکو کەرکووکە کە هەڵگری هەندێک ململانەی نەتەوەیی و کللتوریە بێگومان ئەم فستیڤاڵە کە جێ خۆی لێرا کردوتەوە ئەمە توانین بڵین کە ڕنگدانەوەیکی باشێ بێت و هیوادارم گرنگی باشی پێبیرێ و بتوانرێت بە باشترین شێواز ساڵانە جێ خۆی بکاتەوە لە ناوچەکەیە. زۆر باش هەمومان دەزانین لەو شارەدا ساڵانی پێشوو شانۆ لە ترۆپکدا بوو بەڵام ئەو چەند ساڵی ڕابردوو بەهۆی ململانی سیاسی و بارودۆخی ناهەمواری وڵاتەکەمان شانۆ تۆزێک لە کزیدا بەڵام هەبوونی ئەو جۆرە ڤیستیڤاڵانە وا لە شانۆ دەکات شانۆ بەرزتر ببێتەوە بگاتەوە ترۆپچی جارانی دەمێ بزانم شانۆکاران چیان بۆ کەرکووک کردووە و کەرکووک چی بۆ شانۆکاران کردووە. هەر خۆیەم هەنگاوانە زۆرەکە شانۆکاران کردویانە هەنگاوی سازدانی فستیڤاڵ بێگومان هەنگاوێکی کەم نییە هەنگاوێکی زۆر باش و گەورەیە من دەستخۆشیان لە یەکەم بە تایبەت ئێمە زۆر جار ئەڵین فستیڤاڵ گرنگی چییە بەڵام فستیڤاڵ گرنگی ئەوەیە هەر یەکێک لە ئێمە ڕەنگە زۆر جار هەلی ئەومان بۆ بڕەخسێ بچین نمایشێکی باکوور ببینین نمایشێکی بەغدا و باشوور ببینین یاخود نمایشێکی پارچەکانی تری کوردستان ببینین بەڵام هەموو کەس بۆی ناڕەخسێ کاتێک تۆ نمایشێکی دەرەوەی ناوچەکەی خۆت ئەهێنیتە ئەم شارە و نمایشەکەیت و ئەیناسێنی بە ئاستی بینەرانێکی باش ئەمە بخۆی بۆ خۆی هەنگاوێکی زۆر باشە من دەستخۆشیان لە یەکەم ئەم هەنگاوانەی کە لە شاری کەرکووکانرێ جێی دەستخۆشیە و جێی دڵخۆشیشە لە هەمان کاتە چونکە ئەم هەنگاوانە لە ئێستادا و لەم بارودۆخەیە کەم نییە. بەدڵم بۆ عارفە بەڵام تاوەکەم بەدڵم ئەگەر سێ ڕۆژ خەریکی شتی بم تا ئەبێت و بە تاوەکی جای ئەرێ باشە تۆ بڵم یان داوەیان بڵێیان. سڵاو قوربان جەنابەت وەکو شانۆکارێکی کەلار بەشداری لەو ڤیستیڤاڵۆ میوانی قسەت چییە لەسەر هەبوونی ئەو جۆرە ڤیستیڤاڵانە؟
سواز بۆ ئێوە من لێرە دەستخۆشی لە ڕێخەرانی فیستیڤاڵەکەم بە تایبەتی کاگەشکۆ توانوێتی فیستیڤاڵێکی ئاوا گەورە ساز بکات کە نمایشەکانی هەر چوار پارچەی کوردستان کۆ بکاتەوە لە فیستیڤاڵەکە بەڕاستی جێگەی دەستخۆشیە. هیوادارم بە هەمومان و بتوانین ئەم فیستیڤاڵە پارێزگاری لێ بکەین پاڵپشتی بین بۆ ئەوی بەردەوام بێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی فیستیڤاڵەکەیە، ڕۆژانی تریش ئامادە بین بۆی بتوانین نمایشەکان ببین و بزان لە چه ئاستێکایە. تا چەند گرینگە ئەو جۆرە فیستیڤاڵانە ساڵانە بەردەوام بێت؟ گرنگی تایبەتی خۆی هەیە. تۆ بە تایبەتی ئەم فیستیڤاڵەکە هەر چوار پارچەی کوردستانی هێناوە، کۆمەڵە شانۆکاری باشوور، باکوور، ڕۆژهەڵات ئەهێنی لێرە گفتوگۆ دروستە بێ، کۆنتاکێکی گەورە دروستە بێت، تۆ توانی کاری هاوبەش بێت لە نێوانیانە. زۆر باشە. وەکو شانۆکارێک تێبینیت چییە لەسەر بۆ نمونە لێستادا دەبینین بەهۆی باری نەخوازراوی وڵات و باری دارایی و قەیرانی ئەو شەڕی کە بەرۆکی ئەو وڵاتی گرتووە شانۆ بە هەموو هونەرەکانی ترەوە لە لاوازیدایە، بەڵام هەبوو نیە جۆرە فیستیڤاڵانە وا لە شانۆ دەکات. خۆمان دەزانی ساڵانی پێشووتر شانۆ لەو شارە لە ترۆپکدا بوو، بەڵام ئێستا دەبینین تۆزێک لاواز بووە و دەمێ ئەوش بپرسم شانۆکاران چیان بە کەرکووک بەخشیوە و کەرکووک چی بە شانۆکاران بەخشی؟ ڕاستەکەی ئەم بارودۆخەی کۆرۆنا و شەڕ و نەهامەتی و قەیرانی دارایی نەک بۆ شاری کەرکووک، بۆ هەموو کوردستان و هەموو عێراقش بە تایبەتی جیهانیشی گرتوێتەوە. ئەم جۆرە فیستیڤاڵانە کە پێشتریش باسم کرد ئەم کۆنتاکە دروست دەکات، ئەم کۆنتاکەش وە ئەکات تۆ پرۆژەی هونەری بیت لە پرۆژەی داهاتوی هونەری بکەیتەوە کە شەرت نییە هونەرمەندەکە لە کەرکووکا بێت، لە هەر شارێکا بێتوانی هونەرمەندان کۆکەیتەوە پرۆژێکی هونەری هەبێ. پێشنیارت چیە بۆ فیستیڤاڵ؟ پێشنیارم ئەوەیە ئەو نمایشانەی کە هەڵەبژێرن تا ئێستا من هیچ نمایشەکانمان نەبینیوە لە ئاست چاوەڕوانی بینەرابێ، بتوانن میوانەکان بە تایبەت لە هەر چوار پارچە و لە باشوور بە تایبەتی کەس گلەی نەکا، کەس بێبەش نەبێت، میوانەکان لەسەر ئاستی هونەری بێت نەک لەسەر ئاستی بۆن پەیوەندی تاگە کەسی. زۆر باشە. شانۆ و شانۆگەریەکان تەنها لە چوارچێوەی فیستیڤاڵەکاندا دەمێنێتەوە یاخود پێویستە لە دەرەوەی فیستیڤاڵەکانیش گرنگی پێ بدرێت؟ فیستیڤاڵ تەنها بۆ کۆکردنەوە و بینینی نمایشەکان نیە. تۆ زۆر جار بوون من لە شاری سلێمانی ئەمە ئەبینین بە بەردەوامی نمایشێ لە هەولێر، لە شاری کەلار، لە هەموو شارەکانی تر. شەرت نییە تۆ ئیش پێی بەس بۆ فیستیڤاڵ، بۆیە تۆ بە دوای فیستیڤاڵش هەبێ پرۆژە هەبێت. تۆ فیستیڤاڵ ساڵی جارێکە ئەکرێت ئەگەر بەردەوام بێت، بەڵام پێویستە شانۆ بەردەوام هەبێت. سڵاو مامۆستای بەڕێز، و کاتت باش؟ هەموو کاتێکە باش. مامۆستاجان هەبوونی ئەو جۆرە فیستیڤاڵانە تا چەند گرینگە بۆ شانۆکاران؟ سەرەتا سڵاوم بۆ سەرجەمبینەرانی کەناڵی تەلەڤیزیۆنی دیمەن. هەڵبەت بەسنی فیستیڤاڵ کۆکردنەوەی هونەرمەندە، ئەوانەی بە ستایلی جیاجیا و بە شێوازی جیا کارەکەن لە شانۆیە. لەم فیستیڤاڵەیە فراوانیەک پێبینم، ئەویش نمایشی سەرجەم بەشەکانی کوردستانی تایە. وە کەرکووک بۆ خۆی مێژوویەکی دیاری هەیە لە دراما و شانۆی کوردیە. بینەرێکی باشە بینم ڕوویان کردوتە ئەم فیستیڤاڵە و هیوادارم نمایشەکان لە ئاستی پێویستە بن و هیوادارم ئەم فیستیڤاڵە بەردەوامی بەخۆیەوە ببینێ، جار لە دوای جار، ساڵ لە دوای جار زیاتر گەشەی پێوە ببینم و هەست بکەم ئەو شانۆکارانەی لە نمایشەکانە بەشدارن پێ بزانن کە شتێکیان خسۆتە سەر سامانی هونەری خۆیان، سامانی شانۆیی و ڕۆشنبیری خۆیان. و سڵاوم بۆ یەک بەیەکی جەماوەری کەرکووکی خۆشەویست کە هەمیشە پاڵپشت و پشتیوان و داکۆچی کردبوون لە هونەری نەتەوەکەیان لە کەرکووکە. کەرکووک شایەنی ئەوەیە گەلێ فیستیڤاڵی تیا بکرێت، چونکە شاری گەورە ئەدیبان و هونەرمەندانی کووردە، شاری شانۆکارانی خۆشەویستە، ئەوانەی نەخشیان هێناوە لە سەرجەم هونەری شانۆی کوردیە. دووبارە سڵاوم بۆ بینەرانی ئێوەش. سپاس دەکەین مامۆستاجان. دەبینین لە ئێستادا ئەگەر شانۆگەریەک بکرێت هۆڵی نمایشەکان چۆڵە، بینەری کەمی تێدایە. شانۆکاران چیان کردووە تاوەکو
هۆڵەکان پڕ بێتەوە لە بینەر. هۆکار زۆرە، هۆکاری سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، کەلتوری. لای ئێمە بەداخەوە نەمانتوانیوە شانۆ تا ئێستا لە نێو کۆمەڵگایە بکەین بە کەلتورێک کە هۆگرانی زۆر بن، دۆستان و شەیدایانی بینینی بەرهەمەکانیان زۆر بن، بەڵام ڕەوتەکە بەڕێوەیە بزافێک کە بۆ 100 ساڵە چیە کەوتۆتە ڕێ وە لەم شارەشە نیشانەی گرنگ هەیە بۆ سەرجەم پێشخستنی سەرجەم لایەنەکانی هونەری شانۆ و درامای کوردی و لەو بڕواایەدام نمایشەکانیان فستیڤالە نمایشی باشی تایە بێ. ئەمانە هەنگاوی باشن بۆ کۆکردنەوەی بینەر لە هۆڵەکانە. بینەری شانۆیی شوێن بەرهەمی شانۆیی جوانەکەوێ. ئێمەی شانۆکارانی کوردیش ئەبێ پەرۆشی ئەو ڕاستیە بین و لە ژێر تشکی ئەو ڕاستیە کار بکەین، بتوانین وەک جاری جاران بینەران بێنینەوە هۆڵەکانمان وە شتێکیان پێشکەش بکەین لە ئاستی چێژبینین و ڕۆشنبیری و دنیابینی ئەوانە بێ. مامۆستاجان دەمێ بپرسم شانۆ و شانۆگەریەکان تەنها لە چوارچەوەی فستیڤال دەمێننەوە یاخود لە دوای فستیڤالیش دەبێ بەردەوام بن؟ من لەو بڵاوکراوەی شانۆکار کە بڵاو دەبێتەوە سبەینێ ستونی یەکەمم ئەخرێتە بەرچاو بە درێژایی بڵاوکراوەکە من ڕۆژانە ستونێکم بۆ نووسیون لەوێدا پێشنیازم کردووە دیسانە وەزارەتی ڕۆشنبیری خۆڵی لیاڵم ماڵێ و مەردانە بێتە پێشیە بۆی سیان لە نمایشە سەرکەوتووەکان لە چەند شوێنێکی کوردستان نمایش بکرێنەوە، چونکە لێرە بینەرێکی دیاریکرا و ئیشەکانە بینێت. سەرجەم بینەرانی شار و شارۆچکەکان نایبینن، مەحرومە بن لێی. من بۆ خۆم لە فستیڤاڵی تێکستی شانۆیی کوردیە لە شاری سلێمانی بەشداری شانۆگەریەکم کرد بەداخەوە دوای 3 مانگ مەشەقکردن، دوای ماندووبوونێکی لە ڕادەبەدەر تەنیا ڕۆژ هەنەمایشمان کرد، تەنیا 300-400 کەسێ بینەرمان بوو. دەنا ئەگەر بواری نمایشی بۆ بڕەخسایە لەو بڕواایە هەزاران کەزایاتە سەیری چونکە کارێکی هێندە ناوازە بوو. ئەویش نیگای خۆکوژێک بنووسینی دکتۆر دڵشان مستەفا دەرێنانی هونەرمەند ئەرسلان دەروێش. هیوادارم هەل بڕەخسێن لێ ئەم شانۆگەریانە نەکرد لە کەرکووک، نەکرد لە شاری بەرهەمێنانیان لە سەرجەم شار و شارۆچکەکانە کار بۆ نمایشکردنەوەیان بکرێت. وە داواشمەوەیە کاتێوە هاتووە شانۆی جوان، تەلاری شانۆیی جوان لە کوردستانە دروست بکرێت. ئێمە شانۆکاری زۆر باشمان هەیە، بینەری باشیشمان هەیە، دەرحەق بە نمایشە کەمەکان، بەڵام بەڕاستی تەلاری شانۆییمان نییە. ئەمە هۆکارێکی گەورەیە بۆ دواکەوتنی ڕەوتی شانۆی کوردی لە کوردستانە. نوحد بضيوف مهرجان المسرح الدولي في كركوك. بەڕای جەنابەت هەبوونی ئەو جۆرە فستیڤالانە چاچەند گرینگە بۆ شانۆ و شانۆکاران لەو شارە و بۆ کوردستان بە تایبەتی بەگشتی؟ لە ڕاستیە هەر بوونی کۆنسپتی فستیڤالە دنیاە بابەتێکی کەلتوری جیهانیە، ڕەنگە لە چەند خاڵێکە کۆبوو بێتەوە زیاتر، یەک بۆ تەبادول یاخود ئاڵوگۆڕی کەلتوری و ڕۆشنبیری لە بینی گەلانی جیهان، چونکە هونەر یەکێکە لەو بوارانەی کە ئەتوانێت ئەو ئاڵوگۆڕە ڕۆشنبیری و فکری و ئەدەبێت لە بینی گەلانی دنیای دروستکە، لە بەرەوەی کە هونەر یاخود بەگشتی ئەدەب و هونەر زمانێکی جیهانی ئینسانی هەیە، بۆیە ئەتوانێت لەسەر ئاستی گلۆبەڵیەن واتە جیهانیە توانێت پردێکی پەیوەندی تێگەیشتن لە بینی گەلان دروست بکە و ئەمە جگەلەوەی کە پەیامی هونەر لە ئەساسە پەیامی پێکۆژیان و ئاشتیە کە لە هەموو ئەتوانم بڵێم وڵاتانی تری جیهان ئێمە لە ئێستا پێویستمان بەو پێکۆژیان و لێک نووزیبوونەوەی لە ڕووی کەڵچەر و فکر و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەتایبەتی لە شارێکی وەکو کەرکووک کە شاری فرەنەتەوەیە، شاری فرەئاینە، زیاد لە زمانێک و دوان لەم شارە بوونی هەیە لە ڕووی با بڵێن فەرهەنگیەوە. بۆیە هەبوونی ئەم جۆرە فستیڤالانەوە کات کە هەندێک لەمپەڕی یاخود هەندێک ئەو کۆسپوتەگەرانە بەلا بنێ کە لە ڕووی هەندێک جار مێژووی لە ڕووی سیاسیەوە بەری هەندێک لەو شارانی گرتووە کە فرەکەلچەرن یا فرەکەلتورن و خەڵکی جیاوازیان تێ. ئەمە جگەلەوەی کە بۆ شانۆکار و بۆ هونەرمەندیش گرنگە کە ساڵانە بتوانێت لە چەندبوونەیەکی
فەرهەنگی و فەرمی لەم شێوەیە کۆ ببنەوە ئەمە جگەلەوەی کە بۆ خۆی جارێکی تر جوڵەیەک و حرەکەیەکی تری فەرهەنگیە بەخشێ بە شارەکە لە ڕووی بمبورە ئەو جۆرە کۆبوونەوە و یەکتربینینانە لایەن هونەرمەندانی چوارپارچەی کوردستان و شارەکانی کوردستان بەگشتی تا چەند گرینگە بەردەوام بێت تەنها لە چوارچەوەی فیسیڤالدا نەبێت بە تایبەتی بە تاکید گرنگە چونکە لە دنیادا هەموو ئەو گەلانی کە بە زمانێک قساکەن و دابش بوون لە ڕووی جوغرافیەوە بەسەر ژینگەی جیاواز و جوغرافی جیاوازە ئەم بۆنە کللتوریانە زیاتر کۆیان نکاتەوە بۆیە ئەمە یەکەمین هەنگاوە کە من زۆر دەستخۆشی لە ئەم فیسیڤالەوە بەڕێوەبەران و ئەوانەکەم کە سازیان کردو چونکە یەکەمین جارە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کە شانۆکار و هونەرمەندی چوارپارچی کوردستان بتوانێت لە ڕێگەی فیسیڤالێکی لەم چەشنەوە کۆ بێتەوە بەیەکەوە ئەمە جێگای خۆشحاڵیە و دڵنیام کە ڕنگدانەوەی هونەری و ڕنگدانەوەی با بڵێن ڕۆشنبیریە بێ لەسەر شانۆکارانی ناوخۆ ئەو میوانە بەڕێزانش کە لە پارچەکانی تری کوردستانەوە هاتون بەرە زۆر باشە هەمومان دەزانین ساڵانی زوو شانۆ لە ترۆپکدا بوو کە شانۆگەریەک نمایش دەکرا هۆڵی شانۆ شوێن نەبوو بینەرەکانی تێدا دابنیشن بەڵام ساڵانێکە بەوەی ئەو بارە نەخوازراوی کە تووشی وڵات و شاری کەرکووک بە تایبەت بووە بینەری شانۆ کەم بۆتەوە و شانۆکاران چیان کردووە بەوەی کە هەمدی سانجارێکی تر ئەگەر نمایشێکی شانۆیی کرا هۆڵەکان پڕ بێتەوە لە بینەر و پێویستە چی بکرێت تاوەکو هۆڵەکان پڕ بێت لە بینەر و بینەری شانۆیمان زیاتر بێت وی لە ڕاستیا چەند هۆکارێکی بۆی کە جوڵەی شانۆیی لە شارەکان بەگشتی لە هەرێمی کوردستان و ڕەنگە لە کەرکووکیش بە دیاریکراوی بە بەراورد بە ساڵانی پێشوو کەمتر بوو بێ هۆکاری سەرەکی یەکەمی پەیوەندی هەیە بە ئەو ئەزمەدارایی کە بەرۆکی هەرێمی کوردستان و تەنانەت عراقیشی گرتووە چونکە شانۆکاران و هونەرمەندان لێرە پێویستیان هەمیشە بە جۆرێک لە بەجێت و سەپۆرتی دارایی هەیە واتە بێ هەمیشە حکوومەت ینی نەریتەکە بەو شێوە بۆ کە لە ڕابردووە شانۆکار هەمیشە پشت ببەستێت بە کەرتی فەرمی کەرتی حکومی بۆ بەرهێمێنانی نمایشی شانۆ ڕەنگەوەی چێک بێ لەو هۆکارانی کەوای کردووە چالاکی شانۆیەکان یا چالاکی هونەرەکان بەگشتی و شانۆش بە تایبەتی لە ڕابردووە نەیتوانی بێوەک ساڵانی پێشووتر لە برەو دابێ واتە لە بەردەوامی دابێ ڕەنگە هۆکارێکی تریشی پەیوەندی هەبێت بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە لە ڕاستیە چونکە شانۆ چالاکیێکی کۆمەڵایەتیە پێشەوەی کە هونەر بێ واتە کۆمەڵە خەڵک لە شوێنێکە کۆ بنەوە خەریکی تەماشاکردنی نمایشێکی شانۆیە بن ئەوە وای کرد کە بەپێی ڕێنمایە تەندروستەکان چالاکی هونەریەکان و بە دیاریکراوی شەوانی کە تایبەتن بە مۆسیقا بە هونەری شانۆ کەمتر ببنەوە لە پێناو پاراستنی بەرژەوەندی گشتیەوەی کە پێوترێت تەندروستی گشتی كركوك شاناي عزيجينمي كركوك هنا صوتينمي كركوك شاناي عزيجينمي كركوك هنا نەوەکو کچە کەرکووکیەک بە خێراتیەکی گەرمی میوانە بەڕێزەکانەکەم لە دەروی وڵات هەروەها لە ناو شاری کەرکووک بۆ فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی کەرکووک لە کەرکووک دەپرسین هەبوونی ئەو جۆرە فیستیڤالانە تا چەند گرینگە گومان لەوە دانیە هەبوونی فستیڤال زەرورەتە لە هەموو شار و شارۆچکەیە کە بێتن بۆ ئەوی زیاتر گرنگی بە بواری شانۆ بدێ بەڵام گرنگ ئەوەیە زیاتر ئەمە هەوڵ بدەین وەکو شانۆکاران بینەران بە هۆڵەکان ئاشنا بکەینەوە ئەمەشان دەگەڕێتەوە سەر کوالێتی ئیشکردن و جۆری ئیشکردن و ستایلی ئیشکردنی هونەرمەندان بەداخەوە بەم چەند ساڵی دوایی کە چەندی نمایش دەبینین کە دوورە لە زەوق و میزاج و عقلیەت و کەلتوری کوردی بۆیە بینەر ڕەنجاوە دەبی بە هەموو شتێک هەوڵ بدەین بینەران ئاش بکەینەوە بە هۆڵەکانی نمایش ئەمەشان دەگەڕێتەوە وەکو باسم کرد دەگەڕێتەوە سەر جۆری ئیشکردنەکان سەر دەرهێنەرەکان سەر ئەکتەرەکان زیاتر خۆیان ماندووکەن زیاتر ستایلی ئیشکردن و کوالەتی ئیشکردنەکانمان باشتر بکەین بۆ ئەوەی خەڵک ناچار بکەین بینەوە هۆڵەکانی نمایش وەکو شانۆکارێک بەڕای جەنابێت نەبوونی بینەر یاخود کەمی بینەر لە ئێستادا بۆ کوالیتی ئیشی هونەرمەندەکان دەگەڕێتەوە شانۆگەریەکان وەکو پێویستین تاوەکو بینەری زیاتری هەبێت بەڵێ وەکو دەبینین بەداخەوە هەندێک لە نمایشەکان 20 ڕۆژ بۆ مانگێک پرۆڤە دەکەن ئەمەش نابێتە تێربوونی ئەکتەر و تێربوونی کارە هونەریەکە بۆ زەوق و میزاجی بینەران ئێمە چەند زیاتر وەکو بە خۆش دەزانین چەند زیاتر پرۆڤە بکەین چەند هەوڵی زیاتر بدەین مەشقڕاهێنانەکانمان چڕ بکەینەوە پیشەگەریانە کار بکەین ئەوەندە زیاتر تموحی ئەکتەران بینەران ببرێت دەتوانین بگەڕێنەوە بۆ ناو هۆڵەکان بەڵام بەداخەوە گروپێک دێ هەفتەیەک دوو هەفتە پرۆڤەیەک دەکەن و نمایشێک دەکەن پێی دەرێن نمایش و لە سۆشیال میدیاکان و لە فەیسبوک و لە شوێنانە عەرزی خۆی دەکات نمایشێکمان کرد کەچی دە کەس دەسە دیاری بەداخەوە وەکو
دوانیمایشی خۆم کە کردومە لەگەڵ مامۆستا 4 مانگ لە قاع بووینە. ئەگەر ئەت بۆ شێوەیە کار بکەی خەڵک دەگەڕێتەوە ناوهۆڵەکان، بەڵام ئەگەر بە شێوەیەکی ئەو سەرپێیان نەژیش بکەیەوە خەڵک دوور دەکەوێتەوە. دوایش نەبوونی دەقی خۆماڵی لە ئەو دەقانە کە لە بیر و بۆچوونی خەڵک نێزیکە، لە ئەفکاری خەڵک نێزیکە، لە توموحی خەڵک نێزیکە، ئەمەش خاڵێکی ئیجابیە کە ئێمە دەستی بۆ دەبین و ئیشی لەسەر دەکەین. وەکو شانۆکارێک ڕاتیە لەسەر هەبوونی زۆرە فستیڤالان. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. من وەکو قوتابیەکی زانکۆی سەلاحەدین بەشی شانۆ سینەما ئەمڕۆ بەشدار بوون لە خولی دووەمی فستیڤاڵی عەلیکەریم لە شاری کەرکووک. بەڕاستی بوونی ئەم جۆرە فستیڤاڵانە گرنگیەکی زۆر و تایبەتمەندێکی زۆر زۆری هەیە، هەم بۆ شانۆکاران هەم بۆ ناسینی شانۆکارانی هەر چوار پارچەی کوردستان لەگەڵ باشووری کوردستانە. دوا بە دوای ئەوە ئەم جۆرە فستیڤاڵانە هەموو هونەرمەندان پێکەوە کۆ ئەکاتەوە کە ئەمە ژوە ئاکات پەیوەندێکی زیاتر دروست ببێت لە نێوان ئەکتەرەکان و هونەرمەندان بەعام لە هەر بوارێکا بێت. ئەم جۆبوونی ئەم جۆرە فستیڤاڵانە خۆی دیارەکە لە هەموو دنیاە، هەموو شارێک بە کولتور و فۆلکلۆری ئەو شوێنە ئەناسرێتەوە. بۆیە ئێمە ژۆکو کوردستان ئەبێت تا بتوانین زیاتر گرنگی بە فۆلکلۆر و کولتوری خۆمان بدەین و لە ناو هەموو شیانە شانۆ چکە شانۆ پەیامێکی زیندووە کە بەر بینەر هەم وەکو بینەر وەک بینین و وەک بیستن زیینوترین کاری هوەریە کە بەر بینەر ئەکەوێت و ئەتوانین لە ڕێگەی شانەوە زۆر پەیام هەیە بیگەێنین. ڕای جەناب دۆکو شانۆکارێک شانۆکارەکانی ئێمە تا چەند ئەو پەیامە زیندووی کە جەنابەت باسی دەکەی گەیاندووتیان وەکو خۆی. شانۆکاری زۆر زۆر جدیمان هەیە ئێمە لە شاری کوردستان، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ بەرپرس و لایەنێک نەیتوانیوە چ بە لایەن بێدیا خۆت بڵێن بەرپرسێکی حکومی بتوانێت لایەنگریەکی باش و پاڵپشتیکەرێکی باشی هونەرمەندانی کوردستان بێت. دەنا ئێمە شانۆکارمان هەیە لە ئاست شانۆکارانی دەرەوەی مەسەلەن کوردستان، بەڵام بەداخەوە ئەوەیە کە لێرە دەستگیری یعنی مەسەلەن هونەرمەندان ناکرێت. ئەگەر دەستگیری هونەرمەندان بکرێ ئێمە هیچمان کەم نییە لە وڵاتەکانی تر. ساڵانی پێشوو کە شانۆگەریەک دەکرا هۆڵەکانی شانۆ جمعیان دەهات لە بینەر، شوێن نەبوو بینەر تێدا دابنیشێ، بەڵام هەندێک باری نەخوازراو بەسەر وڵاتە داهات هەمومان دەزانین قەیرانی دارایی لەلایەکی تر و شەڕی نەگریسی داعش و پەتای کۆڕۆنا و شانۆگەریەکان کەم بوونەوە و بینەری شانۆ بەیەکجاری کەم بۆ و لاواز بوو. شانۆکاران چیان کردووە تاوەکو ئەو بینەرە زۆرەی جاران کۆ بکەنە لە هۆڵەکانی نمایش؟ ڕاستی شانۆکاران نابێت تمۆحی مادیان هەبێ، نەبێت تمۆحی خۆ دەرخستنیان هەبێ. شانۆکاران ئەبێ هەوڵبەن بینەر بۆ خۆیان ئاشتکەنەوە بێتەوە ناو هۆڵەکانی شانۆ سینەما، چونکە ڕاستی ڕاستە بینەر تۆراوە، بەڵام ئەگەر تۆ کاری جدی هەبێ، نمایشی جدی هەبێ، فیلمی جدی هەبێ، درامای جدی هەبێ، بینەر خۆی یێتەوە بە ناو هۆڵەکانی شانۆ کە ئەنەما ئەگەر خۆت ئیشت لەسەر خۆت نەکرد و تەنها بۆ دەرخستنی خۆت و باری مادی بوو وەکو ئەکتەرێک وەکو شانۆکارێک وەکو سینەماکارێک ئەوە ینی بین تۆ ناتوانانی درۆ لەگەڵ بینەرا بکەی و بینەر ئەزانێت کە تۆ وەکو هونەرمەندێک ڕاست ناکەی لەگەڵی، بۆیە ناچێتەوە ناو هۆڵەکانی شانۆ بەڕاستی. بەڵام کە تۆ کارێکی جدید کرد، نمایشێکی جدید کرد لە خزمەتی بینەر و کوردستان و خەڵک و میلەت و یعنی مەسەلەن هەموو بەرژەوەندیەکان کۆ بکرێتەوە لە ناویە، بینەر خۆی یعنی مەسەلەن پلکێشی ناو هۆڵەکانی شانۆ سینەما ئەبێت، نەوەکو من وەکو ئەکتەرێک بڕۆم ڕایکێشمە ناو هۆڵەکانی شانۆ سینەماوە. ئەوەش تەنها بەکاری جدی و نمایشی جدی ئەکرێت. تا چەند گرینگە باسکردنی شانۆ و نمایشکردنی شانۆگەریەکان تەنها لە چوارچێوەی فستیڤالدا نەبێت؟ ڕاستی خۆی ئەگەر بتەوێ هەموو شارەکانی کوردستان ئەبێت بەلایانی کەمەوە هەر مانگی نمایشە تا دوو نمایشی تیا بێت، بەڵام ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک بارودۆخ کە مەسە هەنێ شار هەیە تا ئێستا هۆڵێکی شانۆی تیانە، هەنێ شار هەیە تا ئێستا بودجەیەکی وای بۆ دابین نەکراوە کە بتوانێت پرۆڤەی تیا بکات، یان شوێنی نییە پرۆڤەی تیا بکات تاوەکو نمایشی تیا بکات. ئەمانەیە کە وای کردووە
لە ڕاستیا لە کوردستاندا هونەرمەند ساردبوونەوەیەکی پێوە دیار بێ دەنا هەموو هونەرمەندێک هەموو ئاکتەرێک من لە خۆمەوە یعنی بۆ ئەوانی تریش ئەوەی ئاکتەر بێت و جدی بێت دڵنیا بە لە ناخی دڵیەوە هەڵ ئەقڵێ بۆ ئەوەی ئەگەر شوێنێک نەبێت مەسەلەن جێگایەک نەبێت پرۆڤی تیابکە نمایشی تیابکە کەسێک نەبێت دەعمی بکات مەسەلەن لەوەچی ئەو کەسە بۆ خۆی نەیەوێ تەنها بەس ئەوەنە بڵێ مەسەلەن وەرە نمایشەکەم بەس ئەوەنە ینی باری مادی نمایشەکەم بۆ لە ئەستۆ بگرە من هیچ کێشەیەکم نابێ وەکو خۆم ئەوەیە تەنها ینی مەسەلەن شتێکی وەهانیە تاوەکو شانۆکار نەتوانێت کار بکات تەنها شتێککە نەتوانێت کار بکە ئەوەیە کە کەرەستەیەکی وا پێویست لە کوردستانە دابین نەکراوە بۆ ئەوەی شانۆکار بتوانێت یایە پرۆڤۆ نمایش بکات. لە کەرکووکی شاری پێکەوە ژیانەوە دووەمین فیستیڤالی شانۆی کەرکووک بەڕێوە چوو. پرۆگرامەکەمان تایبەت کرد بە فیستیڤالی شانۆی کەرکووک و لەگەڵ شانۆکاران و هونەرمەندانی ئەو شارە و شارەکانی تر قسەمان کرد وتمان تا چەند گرینگە ئەو فیستیڤالانە بەردەوام بێت و بە نێودەوڵەتی بکرێت لە هەموو شارەکاندا بەردەوامی هەبێت و بچێتەوە دەروی کوردستانیش. شانۆکارەکان بە گرنگیەوە باسییان لە هەبوونی فیستیڤالەکە کرد و وتیان پێویستە ئەو بینەرە شانۆیەی کە ئێستا زویر بووە لە شانۆ دووبارە ئاش بکرێتەوە و نمایشە شانۆییەکان جدی بن و سەرنجی بینەر ڕابچێشن و وا لە بینەر بکەن کە بە شانۆدا ئاش ببنەوە. کەرکووک جگەلەوەی کە شاری پێکەوە ژیانە و گرنگێکی زۆریشی داوە بە هونەرمەندان و شانۆکار و هونەرمەندانی ئەو شارەش درێخیان نەکردووە لە خزمەتکردنی ئەو شارە. ئەمنە زۆر ئیبراهیمم لە شاری کەرکووکی پێکەوە ژیانەوە پرۆگرامی مایکی دیمەنی ئەمجارەشم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ.